حکوومەتە دەمکیە سووریە بە سەرۆکاتی عەبدوڕەحمان مستەفا هات ڕاگەاندن. هەفەیمانیان نیشتمانیە هێزن شۆڕەشێ و ئۆپۆزیسیۆنە سووریێژی باوەریە خۆ داوێ کابینەیە. یەکەم ڕۆژە جڤینە دەستەیە گشتیە هەفەیمانیان نیشتمانیە هێزن شۆڕەشێ و ئۆپۆزیسیۆنە سووریێ ڕۆژە شەمیە 31 ماهەشتان 2019 دەست پێ کرد و دەنگ لەسەر کابینەیە نو یا حکوومەتە دەمکیە سووریێ بە سەرۆکەتی عەبدوڕەحمان مستەفا و باوەریەش بۆ سەرۆک وەزیر و 7 وەزیران هاتداین. لە گۆری هاتیە بەلافکردن و لە گۆری دەنگێن بدەستخستنە وەزیرین حکوومەتە دەمکیە سووریێژی ئەڤن. عەبدوڕەحمان مستەفا وەک سەرۆکی حکوومەتە سووریە یا دەمکیە، سەلیم ئیدریس وەک وەزیرێ بەڕەڤانیە بشێست و نەهدەنگان، محیدین هەرموش وەک وەزیرە هەندور بشێست و نەهدەنگان، عەبدەڵڵا عەبدسەلام وەک وەزیرێ دادوەریە بە 57 دەنگان، عەبدولحەکیم المەسری وەک وەزیرێ دارایی و ئابووریە بشێست و نەهدەنگان، هودەل عەبسی وەک وەزیرە پەروەردە و خوێندنێ، مەرام شێخ مستەفا وەک وەزیرێ تەندروستیە هات دەستنیشانکردن، محەممەد سەعید سلێمان کوردا و خەلکی عافرینا ڕۆژاوای کوردستانەیە وەک وەزیرێ رێڤەبەریە خۆجەهی و خزمەتگوزاریان بشێست و 8 دەنگان هات دەستنیشانکردن. لە دەربارەی vê mijarê de desteya giştî ya hevpeymaniya niştimanî ya hêzên şoreşê û opozisyona Sûriyê dropala xwe ya fermî da ragihan ku wê di civîna xwe de ya xola 47 باوەری دا wê kabîneyê û derencamên wê. Kabîneya nû ya hikûmeta demkiya Sûriyê bi serokatiya Abdurrahman Mustafa di demekê de hat ku Komîta Destûriya Sûriyê berbidawiyê hatiye. Li aliyekî din jî Tirkiye û Amerîka li ser avakirina devera ewleh li Rojhilatî Feratê rêkeftina û dest bi qûnaxa yekem ji cîbcîkirina wê hatiye kirin.